سڵاوتان لێبێ ئەزیزان لە بەرنامەی ئەمڕۆ ئەپرسین ئایا ویژدان چییە و پێناسەی چییە؟ ئایا ویژدانی کۆمەڵگەی کوردی کورد بە عام لە ئێستاە چۆنە؟ ئێستا ویژدان باشترە یاخود جاران؟ ئەمانە لە هاوڵاتیان ئەپرسین بزانین ئەوان لەسەر ویژدان چیمان پێڵێن، ئێوەش لەگەڵمان بن. ویژدان لەسەر ئاسی وەعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە. بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بە لاوەعی کردارەکەین، بە لاوەعی خەڵک زۆر بێ ویژدان. بە تەمای ئەوە نییە بمرێ، ئەگە بە تەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێت. ڕازگۆیی ویژدانە. وجدانەوەیە کە ئینسان یعنی ئاسوودە بێت لە بەرامبەر هەر شتێکا کە لە چواردەوری ڕووبە. بەڕای تۆ ویژدانی کۆمەڵگەی خۆمان، ئەم کوردەی خۆمان کە لە باشووری با بڵێن کوردستانی لە چ ڕادەیەکان؟ وەڵایی وجدانی خەڵک لە ڕادێکی مام ناوەندایە، ینی چکە خەڵکێکی زۆر گلەی لە دەسەڵاتەیە بۆ نمونە، گلەیەکی زۆریان لە دەسەڵاتەیە و بەڵام لە هەمان کاتە خەڵک زۆر بێویژدانانە چنەوە سەر سندوەکانی دەنگان و ئەوان بە غەش بێ و بە هەر شتێک بێت، یعنی ڕێژەیەکی وا سەوتێنن کە ئەکسەریەتە. لە بەپێی هەواڵەی ملا من لە دوێنێ و پێرێ کابراەک کە خێزاندارە و منداڵیشی هەیە لە کەلار خۆی بەپەت خنکاندووە لە بەرەوەی نەبوونی، ینی پاری پێ نەبووە بۆ مناڵەکانی سەرفکە بژێ ژیانی بەدابین نەکراوە. کاتێک ڕووداوێکی وا ڕووەدا ئەمە نیشانەی ئەوەی نییە چواردەوری ئەم کەسەیان با بڵێن ئەم کۆمەلگایی هاوکاریان نەکردووە، ویژدانیان بەرامبەر ئەم کەسە لاواز بووە، بۆیە کەسێکی وا خۆی یەگاتە ڕادەیە کۆتایی بەژێن خۆی یعنی ئەگەڕێتەوە هەم ئەویش ئەگەڕێتەوە بۆ سوڵتە، چکە سوڵتە بەڕاستی هەموو شتێکی لایە، ئەبێ هەموو شتێکی باش لە سوڵتەوە دابەزێتە خوارە بۆ ناو ژیانی خەڵک. بۆ نمونە ئیسا گەورەکان بێویژدانن، بەڕاستی گەورەکان ویژدان لە لای گەورەکان نییە، چکە چەنەهای وەکو ئەو گەنجەی کە تۆ ئاماژەت پێکرد خۆی لە ناوە بە بەرپرسەکانی ویژدانیان ناجۆڵێ. ینی بەڕای تۆ چ کەسێک ویژدانی لە هەموو چ جۆرە کەسێک ویژدانی لە کەسەکانی تر زیاترە؟ ئەو کەسەیە ویژدانی زیاترە کە ینی کە هەستی بجۆڵێ بەرامبەر بەو حاڵەتە نائاسایانەی کە ڕووە یاد کە خەڵکی خۆیە کوژێ کە شتێکی وەهاکە، ئەو کەسە ویژدانی هەیە کە مەوقیفی هەبێ بەرامبەر بەوە. ئەنا کەسێک ئەگەر بۆ نمونە ئەوەی کە دەسەڵاتی هەیە دەوڵەمەندە مەسئولە بەرپرسە ئەوانە چەندەها حەدەس ئاوا ڕۆیان لە بەرچاویانە، یعنی هیچ کاریگەریەکیانی هەستیان ناجوڵێ، ئەگەر هەستیان بجوڵێ ئەو کاتە توان ئیسلاحکەن، هەموو شتێکی باش لای ئەوانە. بەڕای تۆ ویژدانی خەڵکی خۆمان لە چ ڕادەیەکان؟ ویژدانی خەڵکی خۆمان هەتا قیامەت یەکسان نابێت. ینی بەدڵی نییە ویژدانی ئێرە کەمە؟ بەدڵمە چاک هەیە، خراپ هەیە، هەموو نەوع هەیە. بەگشتی ویژدانی کۆمەلگەی خۆمان خەڵکی کورد چۆن؟ کۆمەلگەی ئێمە و لە پێغەمبەران و هەتا ئیسا دنیا یەکسان نەبووە ناشوێت، بەڵام ئەوەی کە ئینسان پەیڕەوێکە و پێغەمبەری خوا فەرمێتی یەکسانی ینی ڕازگۆیی پێ دوایە ئەگەر لەگەل هەموو کەسێکە، لەگەل ئینسان، لەگەل حیوانات، لەگەل هەموو شتێکە ئەگەر ڕاستی کرد ئەوە ویژدان و هەیە. بەڕای تۆ ئەگەر کەسێک دیندار بێ ئەوە ئەبێ ویژدانیت لە چ ڕادەیەکە؟ کەسێک دیندار بێ هەموو هەیە، هەموو چاکەیەکی تیایە. ویژدان لەسەر ئاسی وەعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە. بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بە لاوەعی کردارەکەین، بە لاوەعی خەڵک زۆر بێ ویژدان. بە تەمای ئەوە نییە بمرێ، ئەگە بە تەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێت.
ڕازگۆیی وجدانە. وەڵاهی ویژدان ئەوەیە کە هەسەکەم بۆ ینی پێ بزانی بە هەر مافێک کە هەر کەسێکی تر هەی بێ، ینی هەست بکەی زوڵم لە کەس نەکەی. ینی هەستکردن بە ماناکەی تۆ هەستکردن بە مافی چواردەور بەتەکیت ئەوەی تر بۆ خۆی وجدان. کۆمەلگەی خۆمان کۆمەلگەی کوردی بەڕای تۆ وجدانی لە چ ڕادەیەکایە؟ وەڵاهی جاخۆ ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باشە بۆ مانای ئێمە لەوەشێ لە زۆر ڕوویترەوە کێشەمانە بێ، مەسەرەن لە ڕووی یاسایەکی تۆکمەوە، لە ڕووی مەسەرەن هەموو نیزامێکی کە کۆمەلگا ڕێکخا، بەڵام هەر لەجار ئەوتێت ئەوەی کە کۆمەلگای ئێمەی تا ئاسێکی باشیش ڕێخستوە ئەڕوا بڕێەوە ئەو ویژدان و ئەوەیە، ینی لە ناو یەکا بۆ لەناو هەموو شار و شارشەکانی یاریمی کوردستان ئابینین بە تایبەتی لە مازای ئێستاە زۆر کەس با بڵێن خۆی خنکێنە خۆی ئەکوژێت، ینی دوێنێ خەبەر هەیە کە کابراایك لە کەلار بەهۆی نەبوونیەوە خۆی کوشتووە. ئەمە مانای نەبوونی ویژدان یان کەمی ویژدان نییە لە چواردەوری ئەو کەسا کە نەیانتوانیوە هاوکاری بکەن بۆ ئەوی نەگاتام ڕادێ. بۆ معنا ئەتوانین بڵێ نا ئەوەندەی کە کەمی معلوماتە یا کەمی ئەوەیە کە هەنەجار ئێمە لەوچی پێ نەزانین پێ بە چواردەورمانانین پێ بە نزیکەکانمانانین، هەنەجار هەستەکەم لە ڕووی نەزانینەوەیە، هەنەجار هەستەکەم لە ڕووی ئەوەی بە حسابی خۆمان دڵسۆزیەکەین پێنین بە یەکتریا ئەسەکەم ینی بۆچی کەم بۆ تۆ ئێستا ویژدان هۆکاری چیە؟ ینی چۆن بتوانینەوە بدۆزینەوە کەمبوونەوەی وجدانەی ئێستا لە چیوە هاتوو؟ ئەگەر هەستەکەم بەتەکیید مەسلحەت و مادە چەندێک زیاد بکە ئەوەندەش لە بەرامبەریا وجدانەکە کەمەکە. ئەم دوشتە پێچەوانە تا مادە زیاد بکە بەرژەوەندی دەقیق. سەلامت خۆش بەڕای تۆ ویژدان چیە؟ ویژدان بەڕای من لە هەر کارێکا ویژدان هەر کارێک کرد ئەگە دڵت ئاسوودە بۆ ینی ئەوە ویژدانت مرتاحانی ویژدان لە دڵایە ئاسوودەی و ناڕەحەتی دڵ ویژدانەکە دیارە یعنی تۆ هەر کارێک ئەەکەیت بۆ لەبوونە هەر کارێکەکەیت ویژدانی خۆت مرتاحی بڵێم. ویژدانی کۆمەلگەی خۆمان بەڕای تۆ چۆنە ئێستا؟ وەڵای بەڕای من ویژدانی کۆمەلگەی خۆمان لە ئاستێکی زۆر باشە بەڕای من. چۆن باشە ینی لە چ ڕوویەکەوە کە پێت وایە کە باش؟ یعنی هەر کەسێک لە کۆمەلگەیمە بە قەنەعاتی من هەر کەسێک پێویستی بە هەر شتێک بێ خەڵک ئامادەیە ینی پێداویستیەکانی بۆ پڕکاتەوە هاوکاری بکە بەڵێ. باشە ئێستا ویژدان زیاتر زیندووە یان لە ساڵانی پێشووترە وەکۆزانی ئێستا بردژیان بە بەرداوامی لە گۆڕانکاریە ئێستای ژیانی ئێمە ئەم کۆمەلگەی ئێمە ویژدانمان باشتر یا خودەوانەی پێشخۆمە؟ ئێستا چونکە لە ڕووی مادیوە ینی پێداویستەکانی خەڵک زۆرتر بۆ ینی خەڵک لەوانەیە نەتوانێت فرای خەڵک هاوکاری خەڵک زیاتر بکە، یعنی خەڵک داواکاریەکانی زۆرتر بۆ ینی جاران هاوکاری خەڵک لەوانەیە بە ئاسانتر بکرا، بەڵام ئێستا هاوکاری خەڵک زۆرتر مادەیە. بۆ نمونە لە لادەیە کات جاران خەڵک ئەیتوانی هاوکاری خەڵکا بۆ نمە بچێت درەوی لەگەڵا بکە چی لەگەڵا بکە، بەڵام ئێستا خەڵک هاوکاری خەڵک زیاتر مادەیە لەوانێت تۆ نەتوانی هاوکاری بکەیت بە قەنەعاتی. زۆر جار ڕوودا و لە چواردەوری ئەمە ڕوەدات هەندێک جار کەسێک بەهۆی نەبوونی خۆی خنکێنێت یاخود کەسێک زوڵم لە کەسێکی ترەکە یاخود مرۆڤێکە زوڵم لە ئاژەڵێکە کات یاخود ئاژەڵێکە لە دیمەنێکە بینین پەلاماری ئاژەڵێکی ترەدات. ئەگەر لە ناخەوە خەفەتمان بۆ ئەم جۆرە کەسانە خوارد بۆ ئەم جۆرە ئاژەڵانە خوارد کەوا زەرێکیان بەرەکەوێت ئەوە دیارە هێشتا ویژدانمان زیندوێتی تیاماوە. بەڵام بەفیعلەن ئەو کەسانەی کە بەدەست هاوکاری لێخۆماوانەکەن بەدەست هاوکاری ئاژەڵانەکەن ئەوە دیارە ویژدانیان چەند قات زیندوترە. ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێنین بزانین لەسەر ویژدان چیمان پێڵێن و براودی ویژدان و ئێستای ویژدانی ئێستا و جارانیشەکەین بینەرمان. ویژدان لەسەر ئاسی وعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بەلاوەعی کردارەکەین بەلاوەعی خەڵک زۆر بێ ویژدان. بە تەمای ئەوە نییە بمرێ، ئەگە بە تەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێ. ڕازگۆیی ویژدانە.
بەڕای تۆ ویژدان چییە؟ وجدان ڕاستیەوەی وجدانی نەبێ هەنی ئینسان نییە بێ شتێکە کە ئەوێ هەموو کەسەی بێ باشە ویژدانی کۆمەڵگەی خۆمان لە چ ڕادەیەکایە بەڕای ڕای باش نییە لە ڕاستیە باش نییە باش نییە نەخێر بۆچی باش نییە؟ لای چونکە لە مامەڵە و کردار و هەڵسوگەوتی ڕۆژانە دەرەکەوێت وجدان تایبەتی ئەوانەی کە کڕین و فرۆش نەکەن گەر وجدانیان هەبێ هەنێ شتێ پێیت بە ناکە بیفرۆشیانە بێ فڕێ بێ بەڵامەوەیان ئەیفرۆشنیان لە هەنێ هەڵسوکەوتی ڕۆژانە کابرای وجدانی نییە بەرامبەر بە خەڵکی بەرامبەر مرۆڤایەتی هەمووی باشە بەڵام تەمەنەوەی کە باسی کرد ویژدان کە کەسێک ویژدانی زیندوو بوو تەنها گرنگ ئەوە نییە لەگەڵ مرۆڤەکانە وجدانیە بێ ئەبێ لەگەڵ حیواناتیش ئەماش بەڵێ جیاوی لە بیانی کە وجدانێ نەبوو بەرامبەر ئینسان دیارە بەرامبەر ئاژەڵ هەر نابێتەوە هیچ بەڕای تۆ وجدانی ئێستا بۆشی کەم بۆتەوە چی وای کردو ئەم وجدانە وەکو جاران نەمێنێت وڵی زیاتر مادەکەی خەڵکی دوای مادە ئەکەوێت جاران مرۆڤایەتی هەر مادە نەبوو بە یەک جاری بەڵکو خۆشەویستی نێوان ئینسانەکان خۆشەویستی ئینسان لە بینی ئینسان لە ئینسان بۆ ئاژەڵان هەبوو هەموو خۆشەویستی هەبوو دۆستایەتی و کەسایەتی هەبوو ئێستا ئەوانە نەماوە مرۆڤایەتی وای لێ ئاتۆمی بۆ بە مادە و بە پارە خەڵک دوای مادە و پارەکەوێ گوێ بە هین نادات بە خۆشەویستی بە کەسایەتی بۆ شتانە نادە مادەکە زیاتر وای لێ کردووە ئەو کەسەی کە بۆ نمونە دوکاندارە ئەو کاتێک کە میوەکە بۆ یان تەماتەکە بۆ کڕیارێکە کێشێ تەماتەیەکی خراپ بەکاتە ناو عەلاگەکەی لەگەڵ عەلاگەکە ئەوە ویژدانەکەشی نەفرۆشتووە بەڵێ نەکار بەقاڵەکە بگرە گۆشت فرۆشەکانیش هەت ئەوانی تیژ هەموو لە بازارە بەعام گشتی فرۆشیارەکان هەمی وایان لێ هاتووە لە جاتی بڵێ شتێکی باشی بنێ چن شتێکی خراپیشی تێگەڵەکەن و لەگەڵ ئایفرۆشن یا شتەکە وەکو پێم وتی هەر لەوانەیە لە هەنێ شوێنە ئەوشتە هەر بە کەڵکی خواردن و بۆ فرێدان بشێت ئەوان کەچی یەن بە خەڵکی و پارەی لە بەرامبەرا وەرەگرن ویژدان چیە لای تۆ؟ ویژدان یعنی لە دیوی ناوە شتێکە پێوترێ ویژدان بەڵام لە دیوی دەرەوە ئەو شتەیە کە ئایا تۆ چەنە عەدالەتی چەنە بە دادگەرانە مامەڵاکەی لەگەڵ دەور و پشتەکەتا باشانی دیوی ناو و دەرەوەی ئینسانەکە ویژدان شتێکە پێناسەیەکە بۆ ئەو شتێک کە لە ناو ئینسانە هەیە تا چەنە تۆ ئینتیما هەیە بۆ عەدالەت بۆ دادگەری و تا چەنە تۆ ئەمە مارەسەیەکی لەگەڵ دەرەوەی خۆتە لەگەڵ دەور و بەرەکەتە تەنها خەفەت خواردنی دڵی تۆ نییە ئەبێ بەکرداریش ئەمی شەب بکەی ئەنجا ئەو ویژدان بەڵێ تۆ لە ناوە ئەگەر خاوەنی ویژدان بێ یعنی تۆ ئینتیما هەیە بۆ عەدالەت شتێکەکەی حەقی تۆیە شتێکەکەی حەقی تۆ نییە مەسەلەن تۆ ئەبێ لە کۆمەڵگەی خۆمان لە چ ڕادەیەکایە ویژدان لەسەر ئاسی وعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بە لاوەعی کردارەکەین بە وەعی بیرەکەینەوە بەس بە لاوەعی کردارەکەین بە لاوەعی خەڵک زۆر بێ ویژدانە زۆر کەم بۆتەوە ئێستا ئەو چواردەوەی خۆمانە بین خەڵگەی خۆی کوژێ بە تایبەتی ئەوانەی کە خێزاندارن و منداڵیان هەیە بەوەی نەبوونیوە پیاوێک لە کەلار خۆی کوشتووە ئەمە نەبوونی ویژدانی چواردەورەکەیتی نەیانتوانی هاوکاری بکەن ینی نەبوونی ویژدانی ئێمەیە کە نەماتوانێت هاوکاری ئەم جۆرە کەسانە بکەین یاخود کێشەی تر هەیە لەمیا کە ویژدانەکە نەما پەیوەندی بە هەردوو بابەتەکەەوە یعنی پەیوەندی بە دیوی دەرەوەی ئەو کەسەشەوە هەیە چونکە کۆمەلگا جاری وایە زمینێ ناڕەخسێنێ ئەم کەسە تەندروست بیر بکاتەوە باش بیر بکاتەوە لە ڕووی لە دەرونیەوە ئارام بێت یعنی دوولانەیە ئەم ئەو کەسە خەتای خۆیەتی کە چۆتەوە ئاستە دەرونەیە کە دەستی بچێتە خۆی بکوشێ و هەم کۆمەلگەش زمینەی بۆ ساز نەکردووە یا هاوکار نەبووە لە ڕاستی ئەنی دوولانەیە زۆر ویژدان لەسەر ئاسی وعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بە لاوەعی کردارەکەین بە لاوەعی خەڵک زۆر بێ ویژدانە بە تەمای ئەوە نییە بمرێ ئەگە بە تەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێ ڕازگۆیی ویژدانە بەڕای تۆ ویژدان چییە؟ ویژدانی مرۆڤ وەڵی هەچ کەسی ویژداری وێ بە ویژداری خۆی قسە بکە ئەوەی حەقا دا حەق بڵێ ئەوەشی حەق دیە دەڵێ حەقا
باشە ویژدانی خەڵکی خۆمان چۆنە واللهی بەدە هەچ کەس وجدانی خۆی عام ویژدانی خەڵکی ئێمە باشە یاخود بەدڵی نییە ینی کەمە واللهی بەدە باش بە خراپی نازانم بەڵێ ئێستا بینین بە تایبەتی لەم 4-5 ساڵی پێشوا کە خەیرانی دارایی بوو زۆر کەسمان بینیوە لەبەر نەبوونی خۆی کوشتووە ئەمە نەبوونی ویژدانی چواردەورەکەیتی نەیانتوانیوە هاوکاری بکەن یاخود کێشەی ترمان هەیە نەمانزانیوە ئەم کەسە پێویستێتی ئەم کەسە ئاواگاتە ڕادەی خۆی بکوژێت بەڵێ وڵی خۆی ئەزاری چوە بێت ئێستا یەکێک دراوسێ بە دیوارێکمان بێدە بەر چێشت و بریشک و گۆشتە خۆ بۆ ئەویش دیەتی وڵی خۆی گەورە بە حەسەبە بکە بەعدای ئەوەیە ئێبیت ئەگەر ئێمە هاوکاریمان کردایە بە کەڵکی بەهاتیدایە ئەوەی کە گرپانەکان باتیایەتی ئەوش خۆیدا هەستی بەرپسیارەتیمان تیا دروست بێت تا ویژدانمان وڵی خۆی ئەبێ ئەمە هەستماتیا بووە یاە وڵاگەر کە کابرا ئێمە هاوکاریمان کردایە چاوێکی یارمەتی باتی بۆ بواە هەچ کەسێ هەر لەو پارەکە حەقێتی ئەو حەقی کە خوا داداوە ئەو زەکاتە لەوە بەشی بدایە لەوە کە خخوای گەورە دایداوە ئەو خۆی داپش بەپێەوەی تەمەنێکە هەیە ویژدانی خەڵکی ئێستا زیندوو باشترە یاخود جاران ویژدانی خەڵک باشتر جاران ئەزاری چوە جاران کابرا یەک پەجا دەوڵەمەری جاران بەقەو دەوڵەمەرێکی یەساقەی دەبوو ڕۆژ نەبوو ئەو کەسەکە ئەبوو ڕۆژ نەبوو ئەوەی کە فەقیر بوو بیوانی دەبێ و خەڵک ڕووی تێدەکاودان دەیا بە خەڵک وەڵی ئێستا کەس نادێنایە بە خەڵک یەکێکشکەدان با بە یەکێ بووی دێبی باتە باڵ ئێستا ویژدان کەمترە بە بەراورد بە جاران جاران بوو ئەو وەختە هەبوو کەس دەرگای کراوە بوو ڕێبوار زۆر بوو کاروانچی زۆر بوو هەبووی دەرگای کراوە بوو دادیا بە خەڵک وەڵا هەبوو دەرگاکان با داخراوە بەڕای تۆ ویژدان چیە؟ وڵای ویژدان لە کۆمەڵگەی ئێمە لەش ئێمە زوو ویژدان باش و بەڵام ئەم چەند ساڵی ڕابردوو ئەمە پەیوەندی نییە بە قەیرانە پەیوەندی نییە بە حکومەتەوە ئەو پەیوەندی بە تاکەوای هەچ کەسە لای خۆی بە ویژدانەوە بە ئینسافەکەی چێ لای تۆ ویژدان ئەبێ لە مرۆڤ چی تیا دروست وڵی تر ئەو ویژدان خوا بۆیە مرۆڤی دروست کردەوە بە ڕاستگۆیی بژی بە ویژدانەوە بژی ئەس ئەگەر من پێم خۆش بێ کەسێکی وەکو من هاوشانی خۆم بێ چیم پێ خۆش بێ بۆ فڵان کەس پێم خۆش بێ بۆ برادەرەکەم پێم خۆش بێ بۆ دراوسەکەم پێم خۆش بێ پێغەمبەریی لەسەر بەڵێ لەسەرتی بەس بەداخەوە لەبەرم نییە یا تەطبیقی ناکەین یا ئێستا هەر بەم بازارە گوزەرکە بچوە دوکانی وا هەیە شتێکی گرانی ویژدانەکە هەر عینن دوکان و هەر عینەن مارکەشە کەچی ئەو گرانی فرۆشی ئەو هەرزانی فرۆشی ئێستا ویژدان کەمتر بووەتەوە بۆ کارەکەی چیە؟ وڵی ئەوەیە بێ ئیمانیە گەڕێتەوە مە یەک بەڵێ بڵێ بەڕاستی ئەگەر ڕاستی بێ ئێستا ئیمانەکە وای لاتوە کز بووە خەڵک باوەڕی تەواوی تەنها بەس ئەوەی ڕاکە بە دوای پارات بەڵانی خەڵک بەعام چۆنێ وڵای من ئێستا ویژدانن ئێستا نییە زۆر کەمە یعنی بەڕاستی تۆ باسی ساڵانی ڕابردووکەی بۆ چی نییە خەڵک نەبووش بوو زۆر مرتاح بوو زۆر دڵی خۆش بوو هاوکاریەکیە کرد بەڕاستی ئێستا خەڵک هەشێتی بەڕاستی کەس لە کەس ناپرسێک هاوکاری هەر برا لە کەس برا ناپرسی یعنی ئەگەر ئێستا هیوایتە لەوە چێ من هەیتیاتی لەوە چێ برایەکیان لە ویزاتی لەوێ پێی ناخۆشە ویژانن پێی ناخۆشە ئەمە چیە دەلالە لە بێدینیەکە ویژدان لەسەر ئاسی وعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بە لاوەعی کردارەکەین بە لاوەعی خەڵک زۆر بێ ویژدان بە تەمای ئەوە نییە بمرێ ئەگە بە تەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێت ڕازگۆیی ویژدانە وڵای ویژدان نەزانی چییە؟ پیاومە ئامەلەیەکەکە بەڕاستی لەگەڵ خەڵکە ڕاست بێ ئەو ویژدانە بەڕای تۆ ڕازگۆیی ویژدان ڕازگۆیی ویژدانە باشە ئێستا کورد بەعام کۆمەڵگەی خۆمان ویژدانی چۆن؟ باشە خراپ نی باش ئێستا ویژدان باشترە یا خود جاران چۆن؟ ئێستا ویژدانی خەڵک باشترە یا جاران باش شەرەکە جاران بێ ئێستا بێ کە تۆ دەسەر ئەو ئینسانە کە باش بەیان خراپ بێ چۆن بتوانین ویژدانی خۆمان باشتر بکەین بۆی میهرەبانتر بین وڵی ترە زانی چۆنە ویژدان هەرێکە بەدەست خۆیەتی هیوا هەیە ویژدانی باشە هێواشەیە خۆڵ بڕە ئەمە ویژدان چییە ویژدان؟ وڵی بەم چی حەج کەسی ویژدانی نەبێ ئینسان نییە ئێستا ویژدانی خەڵک چۆنە بەعام
باشە خراپ نییە ئێستا باشتریا جارە جاران باشتر وڵای ئێستا کەمتر بۆتەوە ئاوەڵا باشە بۆچی ئێستا ویژدانی خەڵک کەمترە بە بەراورد بە جاران خۆ ئێستا پێداویستی خەڵک زیاترە خەڵک هەبوونی بە بەراورد بە جاران ئێستا باشتر وڵایتر خەڵک کەوتێتە تەبیعەتی خۆیەوە باش بێ خراپ بێ ئەویان کەوتە ملی خۆی چ جۆرە کەسێک ویژدانی زۆر باش ویژدانی بێ باشە ئەزانم ئێستا ئێمە زۆر کەسمان هەیە چ جۆرە کەسێک ویژدانی لە هەموو کەسێ زیندووترە ئەویان بۆ نازان نمونە ئێستا خەڵگێ ئەگەر ئەڵێ یەکێ هاوکاری و بەخشندە بێ ئەوەی ویژدانی لە هەموو کەسێ زیندووترە یەکی ئەڵێ نەخێر تێگەشتوەکان خوێنەوارەکان باشتن یەکی ئەڵێ نەخێر دیندارەکان باشتن تێگەشتووە باشترە کابرا هەیە نەخوێنەواری شە و زۆر بە ویژدانیشە ویژدانشی زیندووە ئارە وڵاتە خۆیان هەیە خوێنەواری شە و بێویژدان ئەگەر کەسێک دیندار بێ ویژدانی چۆن ئەوەی چاکە بەس دینە ڕاستیەکە نەک بەش بێت دەرەجەیەکە ئەگەر دینە ڕاستەکە بێ بەویژدانە ئەو هیچ قسەیتیان ناکرێ خۆی ئەوەی کە شوزەی بۆ خوا بەتاری ویژدانی تایە بەڕاستی تا ئیمانیش بەرزتر بێ ویژدانەکەش باشترە باشترە ئێستا پێت وایە پێغەمبەری خوا ویژدانی لە هەموو کەسێک باشتر ئەوە حەدینێ کەس بگا بۆ ئەوە تازەڕ جاری کە دروست نابێت تەنە ئێمە بۆ چاو لە نمونەی وەکو پێغەمبەر ناکەین لە کاتێکە ئەو ڕێنمونیمانەکە ئەمە ئێستا هەیەوەتا ئەڵێ وڵاتی یەخوا ئەڵێ شەتێر ناخوا بەتەمای هەربی خوا بەتەمای ئەوە نییە بمرێ ئەگە بەتەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێ معنای ویژدانی نییە ئەوانە ویژدان لەسەر ئاسی وعی لەسەر ئاسی وشاری گشتی خەڵەکەمی بە ویژدانەوە ئەوە تا هەر کەسێ بدوێنی باسی عەدالەتەکە بەس لەسەر ئاسی کردار کە ئێمە بەلاوەعی کردارەکەین بەلاوەعی خەڵک زۆر بێ ویژدان بەتەمای ئەوە نییە بمرێ ئەگە بەتەمایەوە بێ بمرێت بە ویژدانە بێ ڕازگۆیی ویژدانە ئەگەر یەکێ ویژدانی نەبێت دین و ئیمانیشی نییە باشە کە ئەڵێن کەسێکی ویژدانی هەیە یعنی ئەو کەسە چی هەیە ئەو کەسە دینی هەیە ئیمانی هەیە کە ویژدانی هەبوو ئێستا بەعام خەڵک ویژدانی چۆن بەعام خەڵک ویژدان خراپ نییە خەڵک بەعام تۆ بڵێ بەعام خراپە کەس ناتوانێت بەعام ناڵێن هەمووی بەس بەگشتی خەڵک ویژدانی باشە ویژدانی باش تایە و خراپیشی تایە ئێستا ویژدان باشتر یا خۆ جارە وەڵی ویژدانی ئێستا باشتر جاران باش پێ بڵێم زروف ئەیگۆڕێت زروف ئینسان ئەگۆڕێت هێنا ئیسە گەنجی ئیسە باشترە لە گەنجی ئەوسا ئیسە باشتر کاتێک ڕووداوێکی ناخۆش لە چواردەوەمان ڕووەدا بۆ منە کەسێک خۆی خنکێنێ بۆی نەبوونیەوە ئێمە تا چەند ویژدانمان ئەجوڵێ بۆ ئەم کەسە تا چەند خەفەتی پێخۆ وەڵا بێ خەفەتی پێ بخۆی چۆن پێ ناخۆی هەر کەسە خەفەتی پێ بخوا خەفەت بۆ خۆی خوا خۆ کەس بەعام خەڵک خەفەت ناخوا خەڵکی باوکی مرێ خەفەتی بۆ ناخوا باش ئێستا بۆچی کاتێک کەسێک خۆی خنکێنێ ئێمە خەفەتی بۆ خۆین بەڵام ئامادە نەبووین هاوکاری بکەین تا خۆی نەخنکێن وەڵای تر هەیشە هاوکاری ناکە بەڵام هەشەیکە بۆ بەعام نییە هیچ شتێ بەعام ڕای هاوڵاتیان وەرەگری لەسەر ویژدان هەندێکیان ڕایان وا بوو ویژدان بریتێ لە تێگەیشتووی مرۆڤ هەتا تێگەیشتوتر بێ ئەوە ویژدانی زیندووترە هەندێکی کایوت ویژدان بریتێ لە ئیمانی مرۆڤ هەتاوەکو ئیمانی بەهێزتر بێ ئەوە ویژدانی زیندووترە بێ هەندێکی شێوت ویژدان بریتێ لە ڕازگۆیی مرۆڤ ئەگەر ڕازگۆ بێ ئەوە ویژدانی زیندووترە لە کۆتایی یاگەینە سەر ئەو ڕایەی کە ویژدان بریتێ لە هاوکاریکردن و خەم خواردن بۆ چواردەوری خۆت پرسیارەتی بۆ چواردەوری خۆت هەتاوەکو ئێمە بتوانین هاوکاری چواردەوری خۆمان بکەین ئەوە دیارە ویژدانمان زیندووترە ئیتر لە هەر جۆرە شوێنێک و هەر جۆرە کەسێک بێ پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ